سڵاو لەناو سنتەری شاری هەولێران دیاردەیەم جارەمان باز لەوەکەین وەک چۆن ئێستا ئێمە لە کاتی تۆمارکردنی بەردامەیەکین کۆمەڵێ هاوڵاتی سەیرمانەکەن و بە دیارمانەوە وەستاون ئەگەر ئەلەم جێگەیە ڕووداوێکیش ڕووبات بە هەمان شێوە ئەم قەرەباڵغیە دروستە بێت کێشەکە ئەوە نییە کۆبوونەوەی خەڵک وا لە قەڵەم بین کە شتێکی خراپە و باش نییە ئەم کۆبوونەوەیە بەدەر لەوەی کە زروفێکی تایبەتی وەکو ڤایرۆسی کۆرۆنا هەیە بەڵام بە دیوێکە کاتێک ڕووداوێک ڕوئە لە کوردستانە دوو سارە بە هێواشیویانە بەیەکە بە هەزاران و بە سەدان کەس کۆ بێتەوە لەم ڕووداوە قسەکە ئەوەیە بە هەزاران قوربانی لێکەوتەوە بە جۆرێک لە جۆرەکان یعنی هێزە ئەمنیەکان معاناتی دنیایان هەیە بۆی کە وەکو پێویست ناتوانن کۆنتترۆلی ڕووداوەکە بکەن لەبەر کۆبوونەوەی ئەو خەڵکەی لەوی ئاوەستاوە کۆمەڵی خەڵک لە کاتێکا ڕووداوێک ڕۆیە کۆمەڵی خەڵکە بن بە دادوە کۆمەڵی خەڵکە بن بە ئەندازیار کۆمەڵی خەڵکە بن بە دکتۆر کۆمەڵی خەڵکە بن بە ڕیشسپی و سڵحی ئەم دوو کەساکەن کابرا دوو سارەوایەتی بەیەکە ماڵیان وێران بووە هەر لە خۆیەکێ لێوێ لە بەس نییە مناڵێک لە بەینانە بوو یعنی ئەم قسە و باسانە هەمووی بۆتە کێشە و گرفت و بربەز لە بەردەمی پیشاندانی شارێک و میلەتێکی مۆدێرنە و بەدەر لەمەش بەدەیان قوربانی تەندروستی لێکەوتۆتەوە کاتێک دوو کەس لە ینی لە ڕووداوێکی دووچۆیە برینارێک هەبووە ئەو برینارە ئەوەندە بە ناچاری و بە ناشرینی دەرهێنراوە و بە ئەکادمی دەرهێنراوە تا گەێنراوەتە نەخۆشخانە لە نەخۆشخانە کە فەخس شکنینی بۆ کراوە تێگەشتون لەوەی کە ینی ئازاری هێنانە دەرەوەکە ئازاریاوە نەک ڕووداوەکە بە دیوێکی ترا ڕەخنەیەکیشمان لەلایانی پەیوەندیدار و حکومەت هەیە و لەم بەڕێزانش کە ئێستا لێرن بەشێکیان پەیوەندیدارن بۆ بابەتەوە ئەوەیە کە بەشێکی هاوڵاتیان گلەی ئەوەکەن کە کاتێک ڕووداوێک ڕۆیات کە پەیوەندیەکەن بە پۆلیسی فریاکەوتن و چوزانم ئیسعاف و ئەو سێکتەرانەی کە پەیوەندیدارن بەو ڕووداوە یعنی کاتێکی زۆری پێچێت تاگەنە سەر ڕووداوەکە بۆیە خەڵک خۆی ناچارە پەلی ئەم برینارە بگرێ و بیخاتە سارێکە و بیفرێنێ بۆ خەستەخانە بە خۆشحاڵیەوە بە میواناری ڕای سەرکەوتکارش وتەبێژی بەرگری شارستانی لە شاری هەولێر ئازیەتی کێشا و هیوادارم مور دەستخیتە ناوم برینە و هەر کێشە و گرفتێکتان هەیە بە وردی باسیکەین بۆی کەلایانی پەیوەندیدار بتوانین چارەسەری بکەین بە خۆشحاڵیەوە فازل عومەر وەک کۆمەڵناز لەگەڵمانایە و هیوادارم ورد و بێ خاترگرتن دەست بخەیتە ناو ئەم برینەوە هەم ئەو سوچەی کە سوچی کۆمەڵگە و خەڵکە هەم ئەو سوچی حکومەت و لایانی پەیوەندیدارە ئازیەتی کێشا و سوپاس دەکەم هۆگر شاکر بەڕێوبەری فریاکەوتنی خێرا لە شاری هەولێر جەنابتان گلەی و قسە و باسێکی زۆرتان لەسەرە کە وەکو پێویست ناگەنە سەر ڕووداوەکان هیوادارم ئەگەر وایە وەڵاممان بیتەوە ئەگەر واژ نییە هۆکارەکان چییە بۆم باسکەیت ئازیەتی کێشا ئاری هاوار جەنابیشە بەخێر بێ وەکو توژەریی کۆمەڵایەتی پێم بڵێ ئەو خەڵکە بۆ کاتێک ڕووداوێک ڕواایە وەکو مێرو لە ئەرژێن بەسەر ڕووداوەکە لە کاتێکا ڕەنگە پڕ بێ لە خوێن و بریناری و بیانی ڕیکۆردێکی ناخۆش بێ بۆ بیرەوەریان بەڵام هەر بە دیاریەوە وەستاون و هەروەها لە شاری سلەیمانیەوە ڕاید بەهمەن ئەفسەری بەڕێوەبەرایەتیات و چۆی سلەیمانی خۆشحاڵەکردن بە پرسیارێکیش جەنابە بەشدارە بی لەگەڵمانە و سوپاس دەکەم کاک فازیل لە جەنابتەوە دەست پێکەم ڤیددیۆیەکی دوورەقەیمان دروست کردووە لەسەر ئەو دیاردەی کە ئێمە باسیەکەی هیوادارم دوایەوەی کە ڤیددیۆکەت بینی بەڕوونی پێم بڵێ خەڵکی ئێمە بووە یعنی لە ڕووی دەروونناسیەوە من ئەمێ ینی بەم بیرخستنەوەیە چینە ناو بابەتەکەەوە من کۆرسێکمان خوێن خانمێکی هۆڵندی بوو پێیوتم یەکێک لەو کاریگەریە خراپانەی کە لەسەر مێشک جێمێنێ ڕیکۆردکردنی هەندێک بیرەوەری و هەندێک ڕووداوی ناخۆشە کە ئێمەی ئینگلیز لی ڕاکەین یعنی ڕووداوێک ڕۆیە زۆر سەیری ناکەین بۆی کە ئەم ڕووداوە ناخۆشە تۆمار نەکەین بەڵام ئێوەی کورس سەرباری ئەو هەموو نەهامەتی و نەکبەتی بەسەرتان ناهاتوو کە هەموو ژیانتان ڕوودا و چیرۆک و کوشتن و بڕین و تەقە و ئەوەیە بەڵام کاتێک ڕووداوێکی هاتوو چۆش ڕۆیە ئەچن ئەو ڕووداوە ڕیکۆرد دەکەن بەبێ ئەوەی نە هاوکارێک بن نە هیچ شتێک بن هەروەکو سینەمایەک سەیرەکەن بینەری ئەو ڤیددیۆیانە بە ئەو کات بزانین چۆنچۆنی تێڕوانین و تەفسیرە هەیە بۆ ئەو خەڵکانە فەرموو
دەستخۆش ئەتوانی ئیشارەتی دەمام کەکو کرد ئەتوانی لای بێ لەبەرەوەی کە تۆزە پەیوەندی نێوانمان وەکو پێویستە و تۆزێک پێما بێ ئەبێ بە تەمیش بە عینەکەکەتەوە فەرموو چیڵی لەسەر ئەو بابەت. زۆر سپاس بۆ دەرفەتە هەڵبەتە ئەگەر ئەم بابەتەوەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی وەربگرین و ئێمە لێرە کە ئەم ڕۆهاتوون و داوەریەکەین ئەبێ لە ڕاستیدا دادوەرێکی منسیف بین بەوەی کە ئەم دیاردەیە وەکو خۆی لایەنە ئیجابیەکانی وە لە لایەنە سلبیەکانیشی بدوێن بۆ ئەوەی بەرچاوی کۆمەلگا ڕوون بێ لەکوێدا ئیجابیە با بڵێن زیاتر ممارەسەی بکەین لەکوێدا سلبیە لێی دوور بکەوینەوە. دیاردەکە بە گشتی دیاردەیەکی جیهانیە ئەگەرچی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم دیاردەیە زۆر زەقتر و بەرفراوانترەوە ئەتوانی بیبەسینەوە بە ئاسی هۆشیاری تاکەکانی کۆمەلگا بەڵام لەگەڵەوەشدا دیاردەیەکی نوێ نییە ڕیشەیەکی قوڵی لە مێژووە هەیە ئەوەی کە ئەمڕۆ نوێی کردوتەوە ئەوەیە کە لە هاوشان یا تەکنەلۆجیا هەیە ئاسانکاری کردووە بۆ گواستنەوە و بەشێک لەوانەی کە هەڵستن بە ڕووماڵکردن و تۆمارکردن و ڕیکۆردکردنی ئەم حەدەسانە زیاتر بۆ با بڵێن پڕکردنەوەی ئەو بۆشایانەیە کە لە سۆشیال میدیا هەیە و بە شێوەیەک لە شێوەکان جارێکی تر خۆ دەرخستنەوەیەتی لە ڕێگەی ئەم حەدەسانەوە ئەکرێ بڵین دیاردەکە دیاردەیەکی ناشارستانیە دیاردەیەکە ئەتوانین ئەگەر لە نێوان چەمکی ناشرین و جوانە بڵین دیاردەیەکی ناشرینە بەڵام لەگەڵەوەشدا ئەبێ ئەوە بزانین کە تەبیعەتی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە کۆمەلگایەکی تێکەڵاوە و لە ڕووی کللتوریەوە جۆرێک لە پەیوەندی و تەعاتوف بۆ یەکتری تەواجودی هەیە کاتی حەدەسێک ڕوو ئەدا ئەو خەڵکەی کە لەم حەدەسە نزیکە بێتەوە لە تەسەور و قەناعەتی خۆیان هەنگاوی خێری ناوە بۆ بەتەنگەوە چوونی ئەو کەسێک کە لە ناو کێشەکەیە جا بۆ نمونە حادیسەیەکی سیارێ ئەو خەڵکی کە دەچێتە نێوانە و ناهێڵە شەڕ بێت و خەڵک دوورەکاتەوە وەکەوەی جەناب دەڵێ یەکێ بێ بە مهندیس و یەکێ بێ بە مەحامی لە تەسەور و ذهنیەتی خۆیان ئەم کارێک کە ئەنجامی داواکارێکی باشە کارێکە کە لە ڕاستیدا ئەرکە لەسەر شانی ئەنجامی باشوکە کۆمەلگاکەی کۆمەلگایەکی لەو شێوەیە لەگەڵەوەشدا بێ ئاگایە لەوەی کە بەم کارەی ئەو ئەیکا لەوانەیە ئیزدیحام لە جادەیەکە دروست ببێ لەوانەیە کێشەکە قوڵتر بێتەوە یان لەوانەیە خۆشی ببێتە بە بەشێک لە حەدەسەکە بۆ ئێمە بە قەناعەتی من ڕەنگە تەسەورات و قەناعەتی تاکەکان بۆ هەر نزیکبوونەوەیەک لەم حەدەسانە و دروستکردنی قەرەباڵقی لە لای خۆیان هەنگاوی ئیجابی و ئەرێنی بێ وەکو جۆرێکیش لە هەستکردن بە بەرپرسیارەتی ئەم کاریان کرد بێ بۆیە بە قەناعەتی من ئەبێ ئێمە بە شێوەیە قسە بکەین کە باش ئەو فراغی لایەنی پەیوەندیدار وای نەکردووە بۆ نمونە مەسەلەن تیمەکانی فریاکەوتن هەڵبەتە خوا نەخواستێمە ئەرکوماندوونی ئێوە حەدمان نییە کە میکەینەوە بەڵام ئیتر ئەرکەکەتان ئەوەندە حەساسە ڕەنگە بە 10 دقە دواکەوتن ڕووداوەکە نەخوازراوە بێ ینی برینارێک ببێ بە مردوو بەڕاستی ینی سوچەکە هینی لایەنی پەیوەندیدار نییە کە وەکو پێویست یعنی ئەگەر لە 180 ڕێکوپێک و مەزبوط بێ لە 120 ژەگەر کەم تەرخەمیەکی بچووکە بێت یا هەندێک کەم تەرخەمی هەیە پەیوەندی بەمانەوە نییە مەسەلەن بۆ نمونە هەندێک ناوچە هەیە لە شارەکانی کوردستانە ئەدرسی نییە یعنی بۆ نمونە کابرا نازانی مەسەلەن ڕووداوێکی هاتوچۆ ڕوایە ئەدرسێک نییە بڵێ کۆڵان ژمارە 64 و نازانم چی و چی یەکسەر کابرا ئیسعاف بێتاوێ ئەبێ بڵێ بەرامبەر فلان مزگەوت و تەنیشت فلان مارکێت و گانی تۆسێک بابەتەکە قوڵترە لەوەی کە ئێمە باسێکین بەڵام هەر بە هەر هۆکارێک بێ هۆکار ئەوە نییە کە لایانی پەیوەندیدار کەم تەرخەمن وا خەڵک خۆی هەڵەسێ بەم شتە خۆی لە ڕاستیە ئەبێ ئەوە بڵێن کە ئێمە وەکو کۆمەلگای کوردی وەکو لە ڕۆکلتوریەکەوە کۆمەلگایەکین زیاتر حلی کۆمەڵایەتیمان بۆ کێشەکان پێخۆشترە وەک لە حلی قانونی ئەمە پەیوەندی بەگەشە و بەرەو پێشچوونی ئێمە هەیە لە تێگەیشتنمان بۆ قانون و وەکو بەشێک لە چارەسەر بۆیە ئەبینی من بۆ خۆم جاری وا هەیە ئەوم بینیوە کاتێ حادیسەیەکی سیارە بەریەکەوتنێک ڕۆیە خەڵکەکە تەشجیعیانەکات کە کێشەکان نێنە دەست مرور خۆ تۆ تا تەلەفۆن نەکەیت و تەختیت نەیە مرور لەکوێ بۆ خۆی بزانێت کە حادیسەی وا ڕوویاوە بۆیە خەڵکەکە پێی وایە کە ئەم کێشەیە کێشەیەکی کۆمەڵایەتی حەدەسێکە ڕیشەیەکی شارستانی هەیە یان ناخێر بەعەکسەوە لە ڕاستیە ئەو بابەتانەی کە پێویستە قانون تەواجودی هەبێ تێیدا ئەبێ خەڵک لێی گەڕێ بۆ قانون
بەڵام لەگەڵەوەشا وەکوتم ئەوە طبیعەتی مجتەمەعەکەی تویە و ئەتوانی بڵێ مستەوای گەشە و بەرەو پێشچوونی لە ڕووی هۆشیاری یاساییەوە سنووردارە بەقەدەر ئەوەی کە دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ لایەنە کۆمەڵایەتەکەوە ئەوە کێشەکان بەو شێوەیە چارەسەر شکاگۆ گرجەنا بۆکو بەڕێوبەری فریاکەوتنی شاری هەولێر ئەرکێشی قورستان لەسەر شانە ئەم دیاردەیە ئێمە باسیەکەین ڕاستەوخۆ پەیوەندی بەیەوە هەیە ئەمە بۆ وایە یعنی بۆ تا ئێستا ساڵی 2020 یعنی ئێستا گەیشتۆتە ئەوەی لە وڵاتە پێشکەوتۆکانە حتا ینی سزای یاسایی هەیە بۆ کەسێکە گەر ڕووداوێک ڕووبات و بە نەشارەزایی دەسیباتێ ینی هەر سزا ئەیرێ یعنی بۆیە بە جۆرێکە ینی سیرەکەی ئەوە سارەکە وەرگەڕاوە گەر کەسێکیش بۆستێ بۆی نییە بچێتە پێشەوە لەگەڵ سافرەی شورتەیەک دەرکەوتر هەمووی چۆڵیەکە لێرە لەگەڵ شورتا خەڵک حەبل لێە و خەڵک سارەکە پاڵەنێ و خەڵک تەداخولەکە و یعنی بۆ وایە ئەم شتە بڵێ پێشەکی سپاس باو دەرفەتەکە بتوانین لێرە قسەی خۆمان بکەین و مەچاکلەکانی خۆشمان باسکەین و ئەوانی کە خەڵکیش بەرامبەر ئێمەیە هەڵبەتە کە حادیسەیەک ڕوودەداتە خەڵکێکی زۆر لە مجتەمەعی ئێمە وا فێر بووە کە کۆ دەبێتەوە ئەویش زیاتر پەیوەستە و پەیوەندی بە کۆمەڵاتیەکەوەیە خەڵکی بە خەڵکێکی زیاتر کۆمەڵایەتی دۆستە طبعا ئەوانە مەشاکل بۆ ئێمە دروست دەکەن بۆ تیمەکانی ئێمە دروست دەکەن ناهێڵن زوو تیمەکانی ئێمە بگەن لە فەراغی کەم تەرخەمی ئێوانەیە وازەحە دیاردەکەمان باس کرد کە ئیترەمە دیاردەیەکەوە ئەتوانین یەک ساڵ ڤیددیو کۆ بکەینەوە لەسەر ئەو دیاردەکەمان باس کرد کە چییە؟ کەم تەرخەمی ئێوە نییە کە خەڵە خۆی هەڵەسێ بە ئیشێک کە قەرارە ئێوە بیکەن و نایکەن مەسەلەن بۆ نمونە کابرا وەستاوە برینارێک ینی لە ڕووی مرۆڤایەتی و دەردی کاک فازڵ وتی بەڕاستی یعنی لە ڕووی مرۆڤایەتیەوەمە کۆمەڵگەیەکی تۆزێک ئاتفین سیرەکەی جەنازەیە کەوتووە و خوێنی لێڕوا تەلەفۆنێک کردو بۆ ئیسعاف لەکوێ نیە چ کۆڵانێکە چ مزگەوتێکە بەرامبەر کوێیە ڕەنگە هەر کام لێمەش بین کە تۆزێت ژەباوین لە ڕووی ئەم دیاردەیەوە هەلاماری بین و بیخینە سارێک و بیفرین ینی کەم تەرخەمی ئێوە نییە کە خەڵک هەڵەسێ بە ئیشێکە ئیشی ئێوەمانان و حکومەتە و نایکەن یاوەکو پێویست نییە وەکو پێویست نییە بەڵێ وەکو پێویستیە لەبەر ئەوەی ئێمە کاری فریاگوزاری چەند ساڵێکە دامەزراوە لە هەرێمی کوردستان پێشتر نەبووە خەڵک زیاتر ئاشنایی نەبووە لە 2012 ئێمە هەین و کارمان لەسەری کردووە ئەگەر خەڵکە گلەی هەیە کە تیمەکانمان کەم تاخیر دەگاتن بەڵام خەڵکێکی زۆریش ئیسیفادەی لە ئێمە کردووە و بەهانایانەوە چوین مەشاکلمان گەلێک زۆرە لە جادە مەشاکلی ئەومان هەیە سیارە مسابقەی لەگە ئیسعافی دەکاتن ئەو سیارە ئیسعافی لە جادەی دەڕوا هەر ئەوە نییە مقەیەدی پێشە خۆی بی مقەیەدی پشتە خۆشی چووکە سیارەی لە پشتەوەی لە دوی دەڕواتە مسابقەی دەکاتە تا لە ترافکلایتەکەی دەربازی ببیتن ئەوە یەک دوو مشکلەی ئەوەمان هەیە ئەو کەسێک کە تەلەفۆن دەکاتن لەوێ ڕناوەستێتن عینوانێکی باشت ناداتێ و بەعامیش لۆکیشنی تەوامان نییە ئێمە لە هەرێمی کوردستان بەعام ئەوە مشکلی دووە مشکلی سێمە شەقامەکانیشمان شەقامەکانمە وەکو پێویست نینە هێڵی فریاگوزاری نییە لە شەقامەکانی ئێمەکە لەوانەیە ساڵێک دەبیتن داوام کردێ بە نووسراوی ڕسمی هێڵی فریاگوزاری لە هەموو شەقامەکان دابدرێتن هێڵکاری نوێ بکرێتەوە لە شەقامەکان ئەو هێڵێک کە دادەندرێت بۆ ئێمەیە خۆ ئەوە نییە کە پێ دەڵێن بۆ ئێمەیە کەس داوی بەسەریدا بڕوە نەخێر بۆ هەموو کەسێک هەیە بەسەر ئەو هێڵەدا بڕواتە بەڵام لە کاتی فریاگوزاریدا هەر کاتێک هەر هاوڵاتیەک شوفێرێک پێدوانیە سەرباری ئەو هەموو ساڵی حکومڕانی لە کوردستانە سەرباری ئەوەی کە ئێمە خەوی گەورە گەورەمان هەیە لەم ناوچەیە ئەمانوێت وەکو وڵاتێکی شارستانی خۆمان نمایشکەین تازە بە تازە مەسەلەن بیر لەواکەینەوە شۆفێرێک لە دوای ئەمبولانسەوە مسابقە کات هەمومانەوەمان بینیەوە بەڕاستی لە ترافیکێکە ئەویش خواخوایەتی بەدوایە بڕوە یعنی باسی کێشەیەکەکەین کە برینارێک لەویا کەوتووە کۆمەڵی خەڵک لەم بەڕێزان و ئێمە کە فەرمان بە بواری تەندروستی نیۆنیە دەستکاریەکەین ینی پێدوانیە خەلەلێکی گەورە هەیە کە ئەم خەلەلانە خەلەلێکی گەورەی حکومی نییە لە وشارکردنەوە زیاتر ینی بۆچی بۆ ینی لەکوێ
ینی خاڵە لاوازەکە لە چوا ئەبی من هەمیشە باسی میدیاکەم لە بڕووی باسی هاوپیشەکانی خۆمەکەم و لێک یعنی میدیا غایب نییە لەم شتە مەسەلەن وەکو پێویست میدیا ئەوەندەی فۆکسی لەسەر کۆمەڵێشتی بێمەعنا و بێبەهایە زیاد لە پێویستی خۆی و زیاد لە حەجمی خۆی گرنگ نییە تەرویج بەم جۆرە بەرنامانە بات بۆی کە خەڵک لانی کەم تۆزێک فێری ئەوە بێت کە ئەمبولانسێک گەڕات چۆنی مامەڵی لەگەڵا بکە ئەکید ئەبێ میدیاکان دەوری کاران هەبێتن لەو مۆزوعە ئێوە بۆ بێدەنگ لی کە دەوری کاران نییە دەرون ئێمە بێدەنگ نەبووینە لەو شتەیە و محاولەشمان کردووە بەڵام وەکو بە جەنابتم گوت ئێمە تازە هاتینە مەیدان و ئاشنایی خەڵکەکە بەو شێوەیە نییە و لەگەڵ ئەوەی کە ویسیتمان هەر هەنگاوێکی تازە بنین لەوانەیە وڵاتمان تووشی کارەساتی وا هاتووە کە بربەست بووە بە بەرەو پێشچووری ئیشەکانی ئێمە مەشغوڵی شتی کە بووین کە نەماتوانێ ئەوانە بە پێش بکەوێت دەستخۆش دوای ئەمە لای تۆ لە بەرەوەی تر لە کۆتاییە لای تۆی تر بابەتەکە ورتر باسەکەین کاگاری یعنی ئەتوانین بەو خەڵکانە بڵین با تۆزێ ڕق قسە بکەین بەڕاستیانی ئەتوانین بەو خەڵکانە بڵین کە کۆبنەوە لە دەوری ڕووداوێ کۆبنەوە لە دەوری مردنی کەسێک و کە هیچیشان پێ ناکرێت ئەتوانین بەم خەڵکانە بڵین نەخۆش زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ دەرفەتە وشەی نەخۆش بە بەردەوامی چون وشەیەکی خۆش نییە بەکارهێنانی چی لە ڕووی تەندروستیەوە بێ یاخود لە ڕووی دەرونیەوە بەڵام ئێمە ئەگەر سەیری دیوە کۆمەڵایەتەکەی کەین ئەمە هەمووی بۆچی دەگەڕێتەوە وەک ئەوانەی کە لە گرتە ڤیددیۆیەکە بینیوانیان ئەوانەی کە ڕۆژانە بەرچاومانەکە لە شەقام و شۆستەکانە یەکەم پەیوەندی بە ئاستی وشیاری تاک و کۆمەلگاوە هەیە ئەوە بە دەرەجەیەکە چون گرینگە کاتێک ئێمە ڕووداوێک ڕۆدا یاخود شتێک ڕۆدا هەنێک جا ما بڵێن کوشتارێک ڕۆدا قەڵەباڵەغی و فشاری خەڵکەکە زۆر کات لەوێ ئەسڵەن بزری کات چون هەنێک جاردەیە بە دوای شوێنی پەنجەیەکی تاوانەکەی دەگەڕێت ئەم قەڵەباڵەغێ واکە ئەسڵەن تاوانەکە بزر بێ بە لاڕێیەکی ترا بڕە یاخود ئەم قەڵەباڵەغەی کە دروستیەکەن وەکو نەریتێکی لاتەوە وەکو کللتورێکی لاتەوە لە ناو کۆمەلگایمە وەک بەڕێز کاک فازڵ باسی کرد ینی پێمان وایە ئێمە فریادە ڕەسێکین یاخود بەشێکین لە چارەسەری شتەکان نازانین شتەکان زیاتر ئاڵۆزەکەینەوە چون زۆر کات لە ڕووداوەکان ڕووداوێک ڕووی داوە قەڵەباڵەغەیەکی دروست کردووە سارەیەک تر هاتووە خۆی کێشاوە بە خەڵکەکە جگەلەوەی کە کەسێک یاخود ڕووداوێکی هاتووە کۆمەڵێک خەڵکی تریشتی هاتووە کۆمەڵی سیارە یعنی جگە لە زەرەری با بڵین مادی زەرەری ڕۆحیشی تیا بەدی کراوە ئەمە دیوێکیان دیوێکی تریش پەیوەندی بەلایانی پەیوەندیدارەوە هەیە بەڕاستی یان ئێمە هەر بێنە پێشاوی خۆمان ئەگەر ئێستا خوانەخواستە لێرە هەر ڕووداوێک ڕووبدا بە چەندێک سیارەیەکی فریاگوزاری یاخود ئەمبڵانسێک دەگاتە ئێرە خوانەخواستە ئاگرکەوتنەوەیەک لێرە لە هەر باڵەخانەیەک دروست بێ بە چەندێکی تر دەگاتە سمبەرێت خوا و پرسیارم بەلاوە گرنگ بوو لە هەردووتانیەکە ئەم دەوروبەری قەڵا با بڵێ ئیتر شوێنێکی فراوانە ئەمبولانسی سابتی لێ ئێرە یا چوزانم ئاگەر کوژێنەوەی سابتی لەیەکە دایمە لێرە هەبێ بەڵێ ئێمە وەکو بەرگری شارستانی لە سنووری ناوچەی 6 مەتری دوو بنکەمانەیە ئەوەی لێرە لە پشتێرە بنکەی بەرگری شارستانی خانەقایە بە هەمان شێوەلەکە مزگەوتی جەلیل خەیار باش ئەمبولانسان لەگەڵایە ئە کێشەکە لێرەیە ینی ئەو کاتێککە دەرفەت بە مندا بەس بۆم گرنگ بوو ئەو کاتێککە کاتی من هات قسە بکەم هەم گرفتەکە هەم چارەسەرەکەشت باش ئەمبولانستانێ نەخێر ینی ساری ئاگەر کوژێنەوە کاڕوا بە تەنیا هەڕوە ئێمە خۆی ئەو گرفتانەی کاک باسی دەکەی زیاتر بە ڕێژەی سەتانەوە تووشی ئێمە دەبێ ئەم گرفتانە بۆ لەبەرەوەی بەرگری شارستانی هەر کاتێک ڕووداوێک ڕوودەدە پەیوەندی بە 115 کری ئێمە دەریەچین اینجا پێکدادانی ئۆتۆمۆبیل بێ ئاگرکەوتنەوە بێ داڕمانی باڵەخانە بێ ینی هەر گرفتێک بی کە یەکەم تیم دەردەچی تیمی ئێمە ینی ئەو گرفتەی کە باسی دەکەی هەموو ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە زۆر هۆکارەیە نەوانەیە کە برادرانیش باسییان کرد کۆمەلگای ئێمە وایە کاتێک ئەبینی مارەکەی ئەسووتێ لەبەر چاویەتی ناتوانی بەڵام ئەمە بەش مانایە نییە تۆبێی ژیانی خۆت بخێ مەترسی بۆ ئەوەی مارەکەی خۆت ڕزگار بکەیت گیانەکەی خۆت گرنگترە ئێمە کە کارمەند دەچێتە ژوورەوە کە شوێنی ئاگرکەوتنەوەیان شوێنی مەترسیدارە بە جلوبەرجی تایبەتەوە ئەچینە ژوورەوە ئەو دێ بە بەو جلەی لەبەرەتی دێ ئەچێتە ژۆرە پێیارێن بگەڕێەوە کاکە مەترسی لەسەر گیانەتەیە ناگەڕێتەوە من با نمونە کرد بۆ باسکەم
لێرە لە بازاری ماتۆران هەفتێک لەمەوبەر ڕووداوێکی ئاگرکەوتنەوە ڕوویدا ئەنێ ئەو ناوچەی سیمەتریە 20 خولەک دوای ئاگرکەوتنەوە کە ڕێگای ئۆتۆمۆبیلی منمە کە ئۆتۆمبیلە سەپۆرتە ئاوی پێتانکەرە بێ بگاتە ئەو سیارەی کە یەکەم تیمە گەیشتیتە شوێنی ڕوودا بۆ ئەو قەرەبارگەی لەوێ دروست بە ئەو خەڵکەی کە لەوێ دوکانی هەیە خۆی لەوێ برایەکەی ئامۆزاکەی خزمەکەی هەموو هاتیە هەریەکی بە سیارەی خۆشی دێ لە ناو شەقامەکە سیارەکەی ڕدەگری پارکینگ دەکەوت لە چێ گەیشت ڕاوەستا لەوێ دێتە خوارێ تو دەبی ئەتو سابیەوەی بکەیت ئەمبۆلانس دێ ئۆتۆمۆبیلی تریاگر کوژێنەوە دێ پێویستی بە ئاوە پێویستی بە کارمەندە پێویستی بە مادەی فۆمە بە پاودەرە ناگاتێ بۆ ئەو کاتە خەبارێ زیانەکەش گەورەتر دەبێتن ئاگرەکە درەنگتر دەکوژێتەوە ڕووداوەکە درەنگتر کۆنتترۆل دەکرێت زیانەکەش زیاتر دەبی بامان شێوە ماترسیش لەسەر گیانی خاوەنەکەشی ینی ڕاستەکە زۆربەی ڕووداوەکان لەبەر ساری مەدەنی و خەڵکی قسەزن فریای ئەوە ناکەوێت کە لانی پەیوەندیدار بچێتە سەر ڕووداوەکە منەمەوێت لەم بەڕێزانی کە ئێستا لێرە وەستاون کام لە ئێوە ڕووداوێک ڕوویە و تەسویری کردووە تۆ وەرە قسەم بۆ وەرە ئێرە فەرمو ئەوە مایکەکەیە فەرموو مایکەکەت بۆ گرم لەبەر کۆرۆنا وشت بە ئاگامان لە یەکتری بێ چ ڕووداوێکە تەسویر کردو ڕووداوی ئەوەی خەسەخانەکە سوتاوی سلێمانی کاک ئاری ئەمێ کاگاری و کاک فازل گوێتان دەیبێت بۆ چی و تەسویر کرد تەسویرم کرد کە ئاگرەکە کەوت بووە باشە چێژ لێبینیا بۆ چیە مشتەوە وەڵی تەنها بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان باشە ئێوە پرسیاری لێەکەن یعنی مەبەست لە تۆمارکردنی ئەو ڤیددیۆیە وتت بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان بۆچی بۆ تۆڕە کۆمەڵایەتەکانی هیچ هینێکی تیا جەمالیەتێک و جوانیەک یا هەرویستوتەوە وەکو تۆ ببیتە سەرچاوێک بۆ گەیاندنی هەواڵێکە خەسخانەیە سوتاوە تەنها بۆ بکە بزان خەڵ بزان کە ئەم خەسەخانەیە سوتاوە تەنها بۆ خۆت وەکو کەسێکی خەمخۆر ئەم هەواڵت گاندووە بە کۆمەلگاکەت نەک وەکو ئەوەی کە حەز نەکرۆ بۆ نمونەوە خەسخانەیە بسووتیان پێم ناخۆش بۆ چکە لەوانەیە لەو خەسەخانەیە چەندەها کەس چارەسەری وەربگرێت کەواتە پەیوەندی بەوە هەیە وەکو جۆرێک لە هەستکردن بە بەرپرسیارەتی بەڵێ بەڵام وەکو کۆمەڵناسێک تۆ چی پێڵیت وەڵی لە ڕاستیان من پێم وایە هەرەوەی کە جەنا بدوتی ئێستا لە دنیای دەرەوەیە مرۆڤەکان مەحاولە ئەکەن کەمتر هەواڵی ناخۆش بگەێنن بە خەڵک سەرچاوی ترمان هەن کە کەناڵی فەرمیە تەلەڤیزیۆنەکانن تۆ کە لە سۆشیال میدیا با بڵین کەسێکی پیجێکت هەیە هەوڵ بە ئەو شتانەی یا بڵاوکەیتەوانێت کە لە ڕووی دەرونیەوە خەڵک مرتاحە بێ پێی نەک خەبەری ناخۆشی تەقینەوە دەعم سووتان ئەوانە لەوانەیە تۆش نەبی ئەو هەواڵە هەر بڵاوە بێتەوە با تۆ وەکو شخصێک نەبیتە سەرچاوی گاندنی هەواڵی ناخۆش بۆ خەڵک چونکە ئەمڕۆ ئێمە لە دۆخێکین کە لە ڕووی دەرونی و سایکۆلۆجیەوە لۆدمان لەسەرە ینی قورساییمان لەسەرە بەردەوام هەوڵت دەدەین بە دوای هەواڵی خۆش بگەڕین کاتێک کە تۆ بیتە سەرچاوی گاندی و هەواڵە ناخۆش ڕەنگەگەر تۆ پەبلیکیش نەبی هەر هاوڕێکانی خۆت باڵێ هەر هاوڕێکانی ڕسمێکی جوان لە سۆشیال میدیاکەی تۆ ببینن ئاگری باڵەخانەیەک ئەم تەسویرکردانە ڕێگری بۆیەوە دروست کردووە قەت بەڵێ زۆر ینی زۆر ڕووداو هەبووە من ئێشتان لە ڕووداوەکە نەگەڕاومەوە نەگەڕاومەتەوە ماڵێ منداڵەکانم تەلەفۆن دەکەن دەرێن بابەت تۆ ئەتومان لە تیکتۆکی دیت یان لە سناپیمان دیتی ئەمە لەلایەکی ترەوە ئەم دیاردەیە کە شوێنێک دەستێ نمونەم هەیە لە بازاری سێبیران کاتی ئەو کاتەی سوتا لەبەرەوەی دوکانەکان زۆر بوون کۆر لە دوکانێ بووە بابی لە ماڵێ تەلەفۆنی لۆ دەکە جواب ناداتەوە لۆ احتیمالە ئاگای لێ نەبییان مەشغولە لەبەر ئاگرەکەی هاتیە لە ڕێگا دامی کردووە بابی یعنی تووشی پێکدادان بووە لە پۆلیس کەیسەیە کەیسی کوشتن لە شەقامێک ڕوو دەدایان لە شوێنێک ڕوو دەدا هێشتا پۆلیسەکە نەگەیشتێ لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بوویتەوە تحلیلیشی بۆ کرێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو کەسەی ئەو پەیجانەی ئەو سایتانەی ئەم هەواڵە دادەنێ ئەی ناترسێ لەوەی ڕێڕێوی لێکۆڵینەوەکە چی لێ دێ بەرپەرزدانەوەی کەسی ئەو کەسەی کە کوژراوە دەسەکانی خۆش بێ جان واکەن کە بۆ تەسویر کراوە باش وایە ئەی تۆ چی و کردو بۆ ئەوەی کە ڕووداوێکی هاتوچۆ ڕوو ئەدا باشە وەزارەتی تەندروستی ناگاتە سەر حادیسەکە بۆچی منێکی هاوڵاتی کە هاوکاری ئەو حادیسە بکەم دەری بێنم بیهێنم بۆ خەستەخانە ڕزگاری کەم تۆ بۆ منەگیرم بۆ لەسەر ئەوە هاوکاریم کردەوە بابەتی ئیجراعات لەسەر ئەوە بکرێن ئەوە بابەتێکی زۆر گرنگە ویستم باسی بکەم
يعني جار وایە من دەزانین من تەسیرشتەوە ئیشی من نیە تااقەتی شتانم نییە کابرازانین بۆچ تەسیرەکە لەسەر ئەوە هات بۆ لای تۆ ها بۆ خەسەخانەکە ئەلە کاکە بنتە من تەسیرم کردە لە ڕای خوا کارێکم کرد تەنها لەبەرەوە گیانی ڕزگارکە بۆ ئەبێت تۆ من بگری تەنها لەبەرەوە ڕزگارم کردووە جاروا هەیە تۆ بە چل دقی ناگەیتە سەر ڕاستەکەەوە بابەتێکی زۆر گرنگە کە بەش دەستخۆش بابەتێکی زۆر باشە بیرخسمەوە یعنی بەشێکی زۆری هاوڵاتیان گلی ئەوانەیە جاری وایە مەسەلەن ئیتر چاوەڕی ئەمبولانسەکەکەن ڕەنگە لە دنیا شام حاڵەتە ڕووبا لەسەر ئۆتۆبانێکی ڕێبینی دووشار ڕەنگە مەجال نەبێت مەسەلەن پۆلیسی وڵاتە بگاتێت هاوڵاتیەگەی بە پێش ئەوەی برینارەکە دانێ هاوڵاتەکە خۆی گیرێ ینی بەڕاستی ئەمە وای کردووە کە خەڵک ینی ئەگەر هەندێک جار ئیجباریش بێت لە ڕێ چوزانم لە ڕێکی خارجی خۆمانە زمانی میکانیزمی مثلەن ئالیاتی ئێمە چۆنیە بۆ نمونە ڕەنگە ئەگەر لە چوزانم لە نزیک پردێ و کەرکووکەوە ڕووداوێک ڕووبا تا لە هەولێریا لە کەرکووکەوە ئەمبولانسی بۆچێ کابرا هەرجانی لە دەستبا بەڵام لەویا سارەیەک ئەڕوایە نیترەوە تەواو ئەی خاتە سارێک و بەڵام هەر ئەڵێ سەلام عەلەیک پێشەوەی کابرا ینی برینارەکەین کرد کابرا ئەگرن ینی بەهزە ئەمە پێتان وانییە کە شتێکی ناتەن دروستە کاک دەرون دەستخۆشی لەو برایە دەکەم ئەمە ناتوانم جوابی و پرسیارت بدەمەوە ئەوە لایەنی پەیوەندیدار و پۆلیس دەتوانێت ڕاستەوخۆ جوابی بدات من وەکو بەرگری شارستانی کاوەیم قسەی لێ بکەم دوو هۆکارەیە دوو ڕووی هەیە ئەمەی ئەو برایە باسی کرد ئەگە بەروە زانستێکەکەی باسی بکەیت کاتێک پێکدادانی ئۆتۆمبیل لە شەقامێکە یان لە شوێنێکە ڕوودەدا ئەگەر باگراوەندی فریاگوزاری سەرەتاییت نەبی تۆ هەرچی بکەیت بۆ ئەو بریندارە لەوانەیە تەسیری لە گیانی بکە من هاوڵاتیەکە لێرە لە گەڕەکی کرێکاران کاک جەمیل ماوە ئێستا لە ڕێی شەقلاوە دامیان کرد لە سەیارە لەبەرەوەی زۆرڕان کێشابوو گیر بوو لەنا ئۆتۆمۆبیل حەبلی شەوکی تووشی پچڕان هات ئێستا نیوەی لاشەی ئیژناکە و لەسەر عارەبانەیە و کەم ئەندام بوو هەتا ژیانی ماوە بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کاتێککە هاوڵاتی ڕووداوێک دەبینی بە تایبەت پێکدادانی ئۆتۆمۆبیل برینداری تێدایە بە زووترین کات پەیوەندی بالایەنە پەیوەندیدارەکان بکە 122 پۆلیس ئەگەر باگراوەندی فریاگوزاری سەرەتایی هەبێ ئەوە باشتر چارەسەری بکە چونکە من وەکو بەرگری شارستانی وا ڕاهێنراوە منیش بۆم نییە هەموو شتێک لە بریندار بکەم کاکۆگر لێرێ دەزانی تەنها فریاگوزاری سەرەتایەکەی دەستی شکاوە بۆی بپێچمەوە خوێنبەربوونێکی سەرەتایی هەیە هەمووی بنووسم کە گەیشتە نەخۆشخانە دەبی بە دکتۆر بگۆترێ برێن ئەو فریاگوزاری سەرەتایی بۆ کراوە بەما شتێکی ترم ینی کاک فازل کاگاری ینی با تۆسێک بەرەو چارەسەر قسە بکەین یعنی خوانەی بڕێ کامە دیاردەیەکی ئەمەش بۆ خۆی دیاردەیەکی نەشاز و ناشرینە کە لە بینی شارەکانە بەدایان بازگە هەیە خوانەی بڕێ بازگەکانیش پڕە لە پێشمەرگەی بەڕێز و خەڵکی بەڕێز یعنی ئەگەر هەر قەرارە وابێ ینی لە هەر بازگەیەکەوە بۆ دوورترین خاڵی بازگەکەی تر ڕەنگە چارێکێ 20 دقەڕێ بێ بەڕاستی یعنی بۆ نەتان کردووە بە پلان لەو بازگانە بەشێک لەو ئەفسەرە بەڕێزانە بەشێک لەو پێشمەرگەر بەڕێزانە فێری فریاگوزاری سەرەتاییان بکەن بۆی کە بۆ نمونە کە تەلەفۆنی کرد تۆ ناگەیتە سەری خێرات تەلەفۆنکەی بۆ نزیکترین بازگە کە لێەوە فریاگوزاری بچێتە سەر ینی ئەم شتانە ئێمەوە بەرنمەیەکە گەیشتینە کۆمەڵی ئەنجام ینی گلەی خەڵک ئەوەیە گلەی ئەو برادرە ئەوەیە کە و قسانەی کرد ینی ئەم دیاردێ بۆ بەشێکی زۆری خەڵک مۆزەفانە ینی لە کوردستانە ژیانەکات یا مۆزەفانە ئەژی جەنابەت بەڕێوبەرێکی گەورە و گرانی جەنابەت پۆستێکی باڵاتێ وتە بێژیت ینی کاک فازل کاگار ینی ئەم قسانە زۆر ئاسان ئەگەر دەستکەین بە ئیشکردن لەسەری بەڕاستی ینی بۆ ئەم پلانانەتان گەورە نەکردووە تدریب کراوە حملاتی تدریبی فریاگوزاری ڕاهێنان کراوە بۆ برادرانی پێشمەرگە بۆ برادرانی ئاسایش کراوە بۆ پۆلیس کراوە یعنی بەجێرەی تااقەتی خۆمان و بۆ مەکتەبەکانمان کردووە بۆ مامۆستایەکانمان کردووە یای بەجێرەی تااقەتی خۆمان ئێمە تدریبی فریاگوزاریمان بە زۆر ئەی بۆ هەر هەتا ئێساگە ڕووداوێک ڕووبارە بێ لە شارێکەوە یا لە ناحیەک یا لە قەزایەکەوە ئەمبولانسی بۆ بچێت کاک دەروون لەوانەیە لە قەزاکان و لە ئەوەکانی ئەمبڵانسێ و کاری خۆشی دەکاتن ئەوە نییە کە نەبیتن هەیە بەڵام خەڵکی ئێمە هەر ئەوە ڕاهاتووە لەسەرەوەی چاوەڕێ ناکات ناتوانانی چاوەڕێ بکاتن کە دیتی حادیسەیە هەڵی دەگریتن بێ ئەوەی باگراوندی فریاگوزاری هەبێ هەڵی دەگری و دەیباتن کە بردی لەوانێت توش کارە ساتی دەکاتن
زۆر خەڵک هەیە بەڕاکێشانێک باشە ژیانی فەوتایەتەوە کەتی سەر جێگا و ئەمەیە کاک سەرکەوت پێت بڵێن بەشێکی زۆر گلی لە خەڵک گلی لە ئێوە شەیە کە ڤیددیۆمان لایە کە هەر ئێوە بە پیکاپ بریناتان بردۆ بۆ خەستەخانە جواب بمێرۆ بابزانی کاک دەرون خۆی ئەوەی کە باسییان کرد بە ڕێزان بابەتێکی ترەکە منوتم پەیوەندی بە ئاستی وشیاری تاکەوە هەیە ئەمە بۆ نمونە لە ماڵێک ئەگەر ئاگرکەوتنەوەیەک دروست بێت لە پلاکێک یان لە سیارێک لە تەڵەشخاتەیەکەوە دروستە بێت لەوەیە 90 ماڵەکانی ئەم کوردستانە ئاگر کوژێنەوەیکی تیانەبێ یاخود نەزانێت چۆن بەکاری دێنێ دەیکوژێنێتەوە بۆیە کە باسی ڕاگەاندنمان کرد ڕاگەاندن ڕۆڵێکی گرنگی دەبێت لەوەیە ئێوە نەتوانن بچنە هەموو ماڵەکان پشگیرێک لە واقعی شتەکان بکەین نەتوان بچنە هەموو ماڵەکان فریاگوزاری بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا بکەن بەڵام ڕاگەاندنەکان دەتوانن ئەو ڕۆڵە ببینن خەڵکانێک بێنن فێری بکەن مەسەلەن لە ڕێی ڕاگەاندنەوە خەڵک سەیری هەموو کەناڵەکانەکە بەبێ جیاوازی ئەو کەناڵانەی کەناڵێکی تایبەت یاخود لە هەر کەناڵێک بەشێکی تایبەت دروست بکرێ بۆی چۆنیەتی فریاگوزاری وەک بەڕێزان باسییان کرد چون من زیاد لە خولم بینیوە لەسەر فریاگوزاری سەرەتایی چون فریاگوزاری سەرەتایی شتێکی ئاسان نییە تو هەربێ و دەستی پێیاکە ئەمە چون ینی جانی مرۆڤە ڕۆحی مرۆڤە ئاسان نییە دەست تێکردن و گۆڕانکاری لە ژیانیان لەوەیە دەشکاننێک دەستی لە بنا ببڕێتەوە لەوەیە مارپێوەدانێک ئەگەر بە جوانی بیبەستی دەبێ هەموو نیو سەعات جارێک شلیکەیتەوە بیبەستیتەوە شلیکەیت لەوە 2 ساعات یاڵا بگەیتە شوێنی مەبەست دەبێت کە گەیشتە بڵێ من ماوەی سعاتێکە نیو ساعات ئەو دەسم بەستووە بۆی هاتوچۆی خوێن ئەمانە گرینگن چون زەرورەتن بەڵام بەداخەوە کە دەڵێ ماسی و شاری جگە لەوەی کە ممکنە وەکو پێویست نەگەیشت بێتە ناو کۆمەڵگا و خێزانەکانی ئێمەش بە هەموو چین و توێژەکانەوە نەمە هەوڵمان نەداوە بڕۆین لە ئەمای ڕۆژانە کە لە سوۆشال میدیا و لە گرتە ڤیددیۆی بڕۆین دەدەقە لە ژیانمان تەرخان بکەین بۆی چۆن خۆمان لەم شتانە ڕزگار بکەین چه ئاگر کوژێنەوەیە چ مەسەلەن ممکنە وابزانێ بەتانیەکی تەڕ شتەکەت بۆ چاک بکات و کارەبا بەتانێکی تەڕ پێ هەر ئاگری تێبەرە بێ کارەبایش دەیگرێت بۆ ئێمە زۆرجار گرفتەکانمان لە شێوازی بەکارهێنانی شتەکانیان وەکو بەڕێزە بزەبت سوۆشال میدیا مەسەلەن تەسویرکردنی پرسیارە بۆ کاکفازم پرسیارەکەم بیر نەچۆتەوە دەستخۆش شوێنێک بەس بۆەوەی کە تەسویرکردن کەوتمان ئەمڕۆ بەداخەوە کۆمەلگای ئێمە وای لێ هاتووە نزیکترین کەسی خۆی باوکی برای خێزانی دەمرێت لە تەنیشتی وەستا و سێلفی و یاخود ئەنست ئەیداتە هەموو تۆڕە کۆمەڵاتەکان کە هەر ئێستا باوکم وەفاتی کرد یان نەما ئەمە شتێکی خۆش نابێت چ بۆ خۆت چ بۆ خانەوادەکەت چون بە بەردەوامی لە سوۆشال میدیا ئەمە دەمێنێتەوە کەواتە هەر کاتێک دووبارە بوونەوە یاخت بینینەوەی دەبێتە هۆکاری جارێکی تر دڵگرانی و زەبری دەرونی بۆ خودی خێزانەکە کاکفازی جەنابەت ینی ئەتوانم بڵێم ڕۆڵێکی کاریگەرە هەبووە لە ئیشەکەتا و قسەکانی شێگەیشتووە و لە ینی کەم تەرخەمی شوێ نەکردووە و بەپی توانای خۆت بەشداری لە زۆربەی بەرنامە تەلەڤیزیۆنەکان ناکەی لە زۆربەی کەناڵەکان و قسە و باسی خۆتەکەیت و جێدەسە دیارە قسەکە ئەوەیە کە هەندێک جار لە ئەنجامی ئەم مناقەشانە ئاگەیتە ئەوەی کە چۆن سیاست بۆتە جومگەیە کە باسی هەر شتێ بکەی لە وڵاتە بێ باسی سیاسەتیشی لەگەڵا بکەی بەداخەوە کەم تەرخەمی میدیاش لە وڵاتە بە هەمان شێوەی لاتوە یعنی ئەم هەموو میدیای هەیە ئەتوانم بڵێم دەیان کەناڵ هەیە بەرنامە 2 ساعت دانیشێ بەرنامەکات 6 کەس خەریکی تەماتێکی سوورۆکراوە بۆ خەڵکە بڵێ کاکەوە تەماتە وا سوورەکرێتەوە واسنەکەی تێکرێت قەی نایەک تەلەڤیزیۆن هەی بێ دوان هەی بێوە بزانم بەدایان تەلەڤیزیۆن ئەم ناو بەرنامانەی هەیە و بە کاڵی و کوڵایی و نازام چی یعنی بۆچی لایانی پەیوەندیدار بۆچی وەزارەتی ڕۆشنبیری بۆ خەڵکی نوخبەی وەکو ئێوەمانان فشار دروست ناکەن ئەم کەناڵانە ئیجبارکەن بۆی کە کۆمەڵێ بە ئیجباری کۆمەڵێ بەرنامەی فێرکاری هەبێ بە شێوەیەکی جوان نەگۆی کە گرافیچەکە بۆ دروستەکە کە زەلامێ مرد و نازانی بە شێوەیەکی جوانی چوزانم گۆرانی بێژێک لە بریەوەی ئەهێنی تەماتی پێسوورەکەیتەوە ئەم گۆرانی بێژەوەرە بێنە با لە ڕێ ئەم گۆرانی بێژەوە کۆمەڵی خەڵک فانێتی با خەڵک فێرکە ئەگەر ڕووداوێکی هاتوچۆ بینی چۆنی مامەڵی لەگەڵا بکەین یعنی من لە سلەیمانیەوە هاتم ئەمڕۆ رادیۆ ترافیک فێمەیە بەڕاستی رادیۆکی زۆر باشە دەستخۆشیان لە یەکەم یعنی تەنزێکی هەردوو نەرمەندی بەڕێز کاک ماهیر و کاک ئەحمەد جۆڵا هەیە کە بە کۆڵانێکە هەر رادیۆیە دەنگە ئەلاساس بە کۆڵانێکە ڕۆنی چشان سەری ئەو یەکیشان باسی مناڵەکانی بە جۆرێک تەمسیل و نواندنی بۆکەن هەموو کەسێک گوێی لێگرێ و بەخۆش تاچیتەوەڵی وەڵای کاکە بام جارەوانەکەم ینی بۆ میدیاکانم شتە ناکەن
لە ڕاستە پێشەوەی لەو بابەتە بدوێن من حەزەکەم پرسیار لەم هەموو کەسەی دەوروبەرمان بکەین بزانین کوێ لەوانە ڕقەمی ژمارە تەلەفۆنی بەرگری شارستانی و فریاگوزاری سەرەتایی لەلایە ئەیزانێت باش وەڵا بە ئەو پرسیارە چێ ڕقەمی با بڵێن ئیسعاف و حەریق و شتانەی لایە چێ ئەگەر بەجیمەکە پیشانمان بە چێ لایەتی ئەوە یەک کەس ئەوە دوو کەس چیتر لایەتی ئەوە چوار کەس چوزان چەندەیە ڕقەمەکە دەبێت 150 باشە کام لە ئێوە من پرسیارێکی ترەکەم بۆی کە بزانن کام لە ئێوە چۆتە سەر ڕووداوێکە چوزانم برینار و کوژرا و ئەوەی لەسەر کردووە باش بینیوتە بە چای خۆت ئەتوانی قسەم بۆ بکەی فەرموو چ ڕووداوێکی بینیوە بوون منە هەلو ماوەیدا کە ئەو بێم و ئەو توێتایە خوان یەکدا یعنی بەڕاستی کارەسات بوو زۆر کارەساتیشی زۆر خەتەر ترسیانێکیش بوو بەڕاستی هەموو هۆی جادەکان دەگریتەوە کە ئەو جادە هەموو دیسیاریش بێ باشە تۆیچە بوو لەو خەڵکانی کە بەسەر ڕووداوەکەەوە بووی بەڵێ من با بڵێن لاشەکانە بینی بڵێ بە چاوی خۆشم دیر کە دەناو ئیسحافیشیان هاویشتن و باش من ئەمێ تەلەفۆنی کرد بۆ بەرگریش بۆ فریاگوزاری وڵای ئاسایشوانەی لێبوون بڵێن وەکو پۆلیس و لێبوون باشە تۆ چه ئیسفادەیەکە کرد لەوەی وەستای بەدیار ئەو مەیت و ئەو شتە ناخۆش ینی کاریگەری ناخۆشی جێژ کاریگەری یعنی بە تەواوێکی خۆم یعنی نەم دەزانی چ بکەم کە ئاوە دیتمن ئەوانە یعنی بە چاوی خۆم نەمدی با خۆشتر باشە پێت خۆش نەبووە گەرکات بگەڕێتەوە سەیری نەکەی وڵاهی بەرەوەڵا بەس یعنی تەحملم نەکرد یعنی وەم بزانی لە خۆمە نەک لە خەڵکەکەیە یعنی ئەوە دەم پێ ناکەم تا چەندێک کاریگەری خراپی ماوەتەوە دایمەت لە بێستەوە ئێستاش لەناو مێشکم داوە کە چۆنیشان بردن بۆ ئەو مزگەوتەی کە لەو مزگەوتەشیان شردن یعنی لەبری ئەوە گەر شتێکی خۆشە ببینیایە ڕەنگە خۆشتر بووەوە تۆ نەسیحەتی تۆ بۆ خەڵک چییە نەسیحەتی تۆ بۆ خەڵکانە چییە کە ڕووداوێک ڕویان نەچنە پێشەوە والله من ڕووداوێک یعنی کە ڕووداوێک ڕوودایان خۆ شتێک ڕوودا پێم خۆشنی ئەو خەڵکانە لێ نزیک بنەوە کە لە نزیکیش بنەوە هاوکاریشیان کەن و یارمەتیشیان دەن لە باتی وەی تەماشایان کەن باشە چی بۆ خەڵکاناڵی کە جۆ بۆ بەرگری شارستانی و جۆ بۆ لایەنە ئەمنیەکان ناگرن و هەر ئەوانی ژەنە پێشەوە والله جا من داواکاریم لێرە لە هەموو جەماوەری خەڵکە یعنی داواکاریم لە هەر هەمووانە یعنی جوان لێ بگرن و یعنی بەڕاستی هاوکاریەکانە لەناو مشکین یعنی وەکو شتێک کە چیان پێگوتن یعنی دەستەکانی خۆش دەستەکانی سوپاسی یاسایش و نەجدۆ پۆلیس و دەستەکانی خۆش جان قوربانە سوپاس لەو ڕووداوانە ئێستا من دوو برادەرم سقەت بووە باش یەکیان بەسەر دووچیان لە ساسکەلەی بەربوونەوەوانە بەس ئەوانە بە نەزانی دەستکراینێ یەکیان ئەوەندەی مردیە لە ساسکەلەی بەربیتەوە کە بەربیتەوە ڕازدەستیان کردی ئەوەندەی مردیە یەکەشیان لاقی شکابوو ئەبەشکایی شکابوو کە دەستیان کردی ڕادایان نایتە عەردی ئەو هێزکانی ڕاست ئاشتە بارێک کە چیان کردەوە 2 سانتیمی کە تەنها ئێستا کابرا دەشەری هەردووچی خەلەلی خەڵکە کە بە نەزانی پێویستە خەڵک کە کەسەک بەر بووە یان کە عاجزی سیارە شتی وهایە ئەو پێویست ناکە ڕادەستیکێ بەزانینی ینی لێگرە کابرا با پارداتەوە درێژی کە لە عەردی تا بەرگری شارستانی دێ یان پێویست ناکات ڕەب دەستیکێ کە دەستی دەکەی ئاخر عەبرشەوقی هەیە زۆر ناسکە ها زۆر ینی وەکو موخە بەخۆ موخ چییە ینی شتێکی بەسیتە کەەوە ئەب لە بە ئەستەم یەک شتی بەرگەوی ئەوە بریندار دەبێت بەس قسەش کەشم زەحمەت نەبی بە کورتی ئێستا بزانن لەو خەڵکی زۆر بێئیشن عالەم زۆر بێشە پێویستە بەرنامەک بکرێتن زین ئەو خەڵکی کوباخنە سەئیش ئێستا دە فەرمولێرە ڕاتە ئێرە بڕۆ ئەوەکە بەخۆی بار ناکەم 500 دیارە لە بەرشیابی پێویستە یعنی تو بەرنامەی لەسەر بکەی ئایا ئەو خەڵکە ئەو گەنجی لێناسم کاکە ڕۆژی بە 500 ناری شتێکەکە کابرکوت 500 ناری باش مەبەستی جەنابەت ئەوەیە خەڵک لە بێئیشیە خڕە بێتەوە ئێستا کە دەفەرمەگە ئەوانە بە ئیژمانە وەڵای یەخڕنە دەبنەوە ئەوەش ساز نەدەکرد نانە بەڕێزی بەس پێویستە بەرنامەی بکە یا من زانم کابراایکی بێت و پێویست بەرنامەکان کاریگەری خۆی هەیە پێویستە بەرنامەی بکەی لەسەر ئەو گەنجانە کە ئەو گەنجانە بەڕاستی شتیان زۆر خراپ گەنجێ بە 500 ناری دەستخۆش ئێمە کوردستانی و تیمی دەروون و دیاردەش
هەمیشە بەڕاشکاوانە دەسەقینە سەر برینەکان قسەکانت 100% تەواوە بەشێکی زۆر بە ئیشیە بەشێکی زۆر بەڵام نەنە ڕاستە بەڵام سەروەختێ ئیشیش باش بووە ئەم دیاردانە هەر دەسەکانی دەسەکانی خۆست پێویستە ینی ئەتوی لەگەر خەمی لەگەر ئەو خەڵکی بڕۆی هەروامان کرد نانی واقعی هەروامان کرد خەڵکی بڕۆی بزانە ئەو خەڵکەچی دەوێت لەگەوی بڕۆی هەروە بەرنامەکەی جەناب زۆر پێویستە بەس هیوادارم بەرنامەی دواترێت بە ئەو بەرنامانە بیانی بەرنامەی زۆر باشمانەیە لەسەر ئەو دیاردەی کە جەنابەکانی کوباگرە دەسەکانی خۆش سپاس جاکە دەروون ئەوە من ئەو دیاردەی ئەم بەڵێزە باسی کرد کە ئەو لە شعوریا ئەو خوێن و ئەو مەیت و ئەو شتەماوەتەوە ئەڵێ ئەگەر کات دووبارە بایەتەوە سەیرم نا ڕاستە طبعاً ئێمە تحدیدی ئەومان کرد ئەمە دیاردەیەکی کۆمەڵایەتیە ناشارستانیە بەڵام بەداخەوە بارگاویە بە تەبیعەتی مجتەمەعەکەت ئەو مجتەمەعی کە ئەوێ هاوکاری بکە بەڵام دوجار سەیرەکات هاوکاریەکە یا نەتیجەی خراپی نەتیجەکەی ئەوە بەڕێزە باسیتە ناو بەڵێ یا خۆی خستۆتە ناو با بڵێن دۆخێکەوە کە دوجار نەفسیەن بەردەوام نامرتاحە من ئەمەوێ باسی ڕۆڵی میدیا بکەم طبعاً ئەگەر یەک بەرنامە بەکاملی لەسەر ڕۆڵی میدیا تایبەت بەم پرسانە ئامادەکەی ڕەنگە زۆر زیاتر لە بەرنامەی هەڵبگرێ بەڵام لە ڕاستیە دەستگاکانی ڕاگەاندن لە هەرێمی کوردستان تا سەر ئێسقان بێباکن و ئەتوانم بڵێم یعنی با منصف بم لەوەی کە ئەم تەقیمێکی عام نەبێ بەڵام بەشێکی زۆری ئەوەی خەریکی بزنسە ئەوەندە شاشەکەی مینبەرەکەی بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا و لەبەر لە خاتری کۆمەلگانیە بەڵکو کۆمەلگا لەبەر خاتری خۆی بەکارەهێنێ بۆیە ڕۆژانە ئێمە سەیری تەلەڤیزۆنەکەین تەلەڤیزۆن هەیە ڕیکلام ئەیە بە ئێمە بە بەردەوامی جارجاریش بەرنامەیەک شتێکت پێشکەشەکە ئەجینا تەلەڤیزۆنێکی ڕیکلامی هەواوە بۆیە ئەو پرسیارەمان ڕاستەوە برادرانە کرد بۆ ئەوەی کە بزانین کام لەو دەستگا ڕاگەاندنانە بە شێوەیەکی بەردەوام هەفتانە کورەوەرزی ساڵانە ئەم ئەبدەیتی ئەم ژمارە تەلەفۆنانە ئەکاتەوە هاوڵاتیان ئاگادارەکاتەوە چۆن لە کاتی ڕوودانی هەر حەدەسێکان نەبنە بەشێ لە حەدەسەکە بەڵکو لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە من بۆ خۆم لایەنی پەیوەندی نەخت من نەمبینیەوە لە ڕاستیە نەمبینیوە بۆ خۆم لەوانەیە چەندین حەدەس بینی بێ کەسە ژمارە تەلەفۆنی شیلانە بۆیە ئەگەر بەڕاستی قسە لەسەر ڕۆڵی میدیا بێ من پێم وایە میدیا بە تایبەتی لەسەر ئاسی لۆکاڵیەکە دەستخۆش با کاک بەهمەن وەرگرم لە سلەیمانیەوە کاک بەهمەنجان سڵاو لێ بێ بەیەک پرسیار لە جەنابتەکەم و زۆر ناتێڵمەوە وەکو ئەفسەرێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە کوردستانە با باسی سلەیمانی هەولێر و فڵان و فیسار نەکەین خەڵکێکی زۆر گلەی لە ئێوەمانانەکات بۆی کە پێتانەڵێ کاتێک ڕووداوێکی هاتوچۆ ڕوایات ینی خنکانێکی هاتوچۆی زۆر دروستە بێت سیرەکەی بە 40 دقیقەیتە بەردەمی ڕووداوەکە سیرەکەی دوو ئۆتۆمبیل دەردی خۆتانەڵێن ینی پێگادانێکی زۆر بەسیط بووە بەڵام ئێوە ژوەستاون بە دیارەوە ئەو خەڵکە بە ئارەزووی دڵی خۆی خابیەکاتەوە جوان سەیریەکات و چوار قسەی زلیەکات و ئێوەش پزە ناکەن ینی ئێوە ئەوەندە ئازان خەڵک واڵێ ئێوەندە ینی بەڕێوەبەرایەتیەکانی کوردستان ئەوەندە ئازان بۆ وەسڵ و غرامە و شت ینی ئەی بۆ ئازانین لەوێ ئەو ساری لەوێ خاوی کردە وەسڵێکی داهزاری بۆی بگەی بۆی کە فێر نەبێت جانیشتر بە دیار ڕووداوێکەوە بۆستێ فەرموو 2 دقیقەکاتە هەیە بەڵێ سڵاو لە ئێوەش سڵاو لە میوانەکانت کاک دەروون هیوادارم هەموو لایەک باش بن لە ڕاستیدا پرسیارەکە پێویستی بە 2 خولەک زیاترە بەڵام من هەوڵ دەدەم لە ماوەی ئەو 2 خولەکەدا وەڵامێکی گونجاو بە جەنابت و بە میوانەکان بدەمەوە ڕەنگە جەنابەت وەکو شۆفێرێکە بە بەردەم ڕووداوێکی هاتوشۆدا تێدەپەڕیت لەو چەند شرکەیەدا خەیاڵت لای ئەوە هەبێکە تووشی قەرەباڵغیەک و ئیسیحامێک بووی لەسەر شەقامەکە بەڵام گرفتی ئێمە وەکو هێزەکانی ئاسایشی ناوخۆ وەکو پۆلیس وەکو ئاگرکوژێنەوە وەکو هاتوچۆ وەکو ئەمبولانس ئەمانە گرفتێکی سەرەکین بۆ ئێمە کە ڕۆژانە ڕوبەڕوومان دەبێتەوە لە ڕاستیدا ئەم دیاردەیە تەنها لە کوردستاندا نییە باڵکو لە هەموو دنیادا هەیە بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا لەگەڵ بەرەو پێشچوونی کرانەوەی کۆمەلگا و وشیاربوونەوەی
کۆمەلگا ئەم دیاردانە کەم دەبنەوە دەبێ هاوڵاتی دەبێش ئەو کەسانەی کە لەویا تووشی با بڵین لە کاتی ڕووداوەکان لە شقامێکدا ڕووداوێکی هاتوچۆ دەبینن یا ڕووداوێکی نەخوازراو دەبینن دەبێ هەوڵ بدەن قەرەباڵغی نەهێڵن دەبێ هەوڵ بدەن خۆیان هۆشیاری هاتوچۆی ڕۆشنبیریان ئەوەندە هەبێ کە دەست پێ بزانن کە لە ئێستادا لەو شقامەدا ڕەنگە ئەمبولانس بەڕێگاوە بێ ڕەنگە ئاگرکوژێنەوە بەڕێگاوە بێ ڕەنگە پۆلیسی هاتوچۆ پۆلیس بەڕێگاوە بێ بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکە ئەمە بەشێکی گەوری پەیوەندی بە وشیاریەوە هەیە بەشێکی قسەکەی جەنابەت تەواوە پەیوەندی بەو سزایەوە هەیە کە بۆ شۆفێران بکرێت بەڵام لە ڕاستیدا ئەگەر مەفرەزەیەکی هاتوچۆ دەچێتە سەر شوێنە کە ڕووداوێکی هاتوچۆی تیا ڕوویداوە ئامانجی سەرەکی مەفرەزەکە کە دەچێتە سەر شوێنی ڕووداوەکە بۆ ئەوەیە کە هێڵکاری بۆ ڕووداوەکە بکە ئەگەر برینداری تایە بیگەێنێتە نەخۆشخانە ئەگەر لایەنێک تاوانبار بن بۆی بیداتە بنکەی پۆلیس و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ بکرێتەوە کەواتە ئەتوانین بڵێن هۆشیاری شۆفێری هۆشیاری کۆمەڵایەتی کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر سەلامەتی مرۆڤ لەسەر سەلامەتی و لەسەر تەندروستی هەموو لایەکمان دەست خۆش کاتمان نەما دوا قسەم بۆ بکە ئەتوێ چی بڵێ وەکو بەرگری شارستانی دەمەوێت داوا لە هاوڵاتیان بکەم کاتێک کە ڕووداوێک ڕوودەدا هەر جۆرە ڕووداوێک مەرج نییە تەنها ئاگر بێ هەر ڕووداوێک بێ کاتێ تیمەکانی ئێمە دەگاتە شوێنەکە شریتی هێلی سوور لێ دەدە لە شوێنەکە ئەم لە ینی پابندی ئەم شوێنە بن کە ئێمە بەمە شوێنی مەترسی دەزانین کاک دەرون بە هەر گلەیەکانمان لە ڕووی هاوڵاتیانە نەبێت لەبارەی تەسویرکردنەوەن دەستگاکانی ڕاگەاندن من خۆم لەگەڵ یانم کە لە سەر ڕووداوەکانای بینم باڵەخانەیەکی 5 ئاگر دەگرێت 9 چوارەم ئاگری کردووە ئاور لە پشتە خۆمە دەمە پامنێرێکی کەناڵەکە لە شوێنەکەیە تەسویر دەکە بەپەلە هەواڵەکە دەداتەوە گەرما و گەرم دەداتە تەلەڤزۆنەکەی خۆی ئەی ئەمەش کارە ساد نییە بۆ ئەوەی کە خەڵک باری دەرونی تێک بچی ئەی ئەو شوێنەی تۆ باسی دەکەی ئەوەندە کەسە سوتاوە ئەوەندە باڵە دوکانە سوتاوە ئەی ئەمە کارە ساد نییە کاتێک بێتەوەی کۆکردنەوەی خەڵک مەرز نییە لە هاوڵات دەستگاکانی ڕاگەاندنی خەڵک شتێکی ترشت پێ برێم وەکو چارە ینی باشترین چارە سەر ئەوەیە بۆ ئەوەی تیمەکانی فریاگوزاری بەرگری شارستانی 122 بە زووترین کات بگاتە شوێنی ڕوودا و ئێمە یەکەم تیمین کە دەگەین ئێمە داوا لە 122 دەکەین کە وەرە باڵەخانەیەک لە فلان شوێنە کارمەندی مەتەنگە نەفەس بووە برینداری لێ مردووی لێە بەرگری شارستانی تا ئێستا لە هەموو پارێزگاکانی هەرێم ئۆتۆمۆبیلی ئیسعافمان نییە ئەمە هەتا ئێستا هیچ نیتمان یان ئێستا شاری هەولێر 2 ئۆتۆمۆبیلی هەبی هەم پاڵە پەستۆیەکە لە سەروان کەمتر دەبێ هەم ئەمەش بۆ ئێمەش باشترە کە ئۆتۆمبیلی ئێمە دەردەچی بۆ شوێنە ئەمبولانسێکیش بەدوای ئەمبۆلانسیش لە هەموو دنیاوایە بەس لای ئێمەوە نییە ینی من ئەو هەموو خولە دەبینم لە دەرەوە هەموو بنکەیەکی بەرگری شارستانیەکە ئەوەیە کە ئێوەمانانیش بە پیکا برینارتان جۆزاوەتەوە زۆر حالەت هەبووە لە بەتایبەت لە دەرەوەی شار کاتێک مەسەن بۆ نمونە ئافرەتێک سوتاوە یان خۆی سوتاندووە تا تیمەکانی 122 دێ خاوەنەکەی لەسەر ئێمە ڕناوەستە ینی ئەوەندە پێشی دەرێن ڕابوەستاتە 122 دەگاتێ ئۆتۆمبیلی سعاف دەگاتێ ڕناوەستن خۆی خاوەن مردووە من ناتوانم ڕێگری لێ بکەم بڵم تۆ نابی ئەمە بیبی یان کارمەندی ئێمە بریندار دەبێت تووشی لە خۆش دەسەکانی خۆش باش دەسەخستە ناو برینەکە و هیوادارم لایانی پەیوەندیدار بی لەو بابەتە زۆر بەسیتانە بکاتەوە هەر ئەو بەرپرسە باڵانی کە لە کوردستانە یەکی یەک سارە لە ڕەتڵەکەیان کەم بکەینەوە ڕەنگە دە ئەمبولانسی پێ بکڕێ جان لە ڕاستیا ئەوەی کە ئێمە بینێ لێرا قساکەین وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ بزانن کە ئەو دیاردەیەکی ناشارستانیە ئەو دیاردەیە ئەوگەی کە زەرەر بە خاوەن حادیستەکانە گەێنێ ئەوگە چارەسەری ناگە لە بەرەوە بە بڕوای من هەوڵدان بۆ کاڵکردنەوەی ئەو تەجەمع و کۆبوونەوەی لە دەوری حادیستەکان بریتە لە بەرزبوونەوەی ئاسی هۆشیاریان هیوادارین کە خەڵک لێ لەو حاڵەتە دوورکە بە تایبەتی کە هێزە لایەنە پەیوەنددارەکانە گەنە ئەو شوێنە ئیتر ئیشەکە بێ بە ئیشیەوان لە 100 ئیشی هاوڵاتی نامێنێ بۆیە دوورکەوتنەوە لە ئیشی لایەنە پەیوەنددارەکان خزمەتە بە هاوڵاتی و خزمەتە بە لایەن پەیوەنددارەکانیش دەسەکانی خۆش بێ و زۆر سپاس و باش دەستمان قسە برینەکەەوە دوا قسەم بۆ بکە هیوادارم خەڵک یارمەتی دەرمان بێ لە بڕی ئەوەی بوەسێتن و تەسویر بکاتن و ئاستاگی مامۆ دروست بکاتن ئەگەر بتوانانی یارمەتی بداتنی ئەو بریندارە تا ئەمبڵانس دەگاتن یارمەتی بداتن ئەگەردا لێ دوورکەویتەوە مەجال بەجێ بهێڵێتن بۆ ئەوەی خەڵکی پسپۆر و کارمەندەکان بتوانن کاری بۆ بکەن ئەوە یەک
نقطەی دووە هیوادارم ئێمە بتوانین هەموو فریاگوزاریەکان وەکو تیم وەکو هەموو وڵاتەکانی جیهان بەتیم کار بکەین بە هەر حادیسەیەک لە وڵاتان غرفەی عملیات هەیە ئەو غرفە عملیاتە تەحدیدی حادیسە دەکاتن کە چێ دەبی موجود بی لەو حادیسەیە هیوادارم ئێمەش بتوانین ئەو نەگە و بێسەروبەری 120 بەجار و 150 بەجار ئەم بەجار کۆنتڕۆڵ بکرێت بەتیم کارەکان بکەیت دەسەکانی خۆش کاگاری دو قسم بۆ بکەیت وەڵاهی من هیوادارم هەمومان لە ئاستی و بەرپرسیارەتیە بین چون هەموو بەرپرسیاتی هەر هەمومانە بە گشتی چ لە تاکێک و تا خێزان و بگرە بۆ دەسەڵاتیش ئەوە زۆر گرینگە لەگەڵ ئەوەیش هەوڵ بدرێ لە خودی ناوەندەکانی خوێندنیش ئەمە بگرێتە پرۆسسێک و ڕاگەاندنەکانیش بتوانن ئەو ڕۆڵە باڵایە ببینن بە بەردەوامی ئەو ژمارانە بێنە سەر شاشەی تەلەڤیزۆنەکانیان ئەگەر ڕۆژانە بۆ ماوەی چەند چرکەیەکیش بێت بۆی ئەم هەڵمەتە وشیاریە بە هەمومانەوە دەست پێ بکەین هەرێک لە لای خۆمانەوە ئەو ئاسی بەرپرسیارەتیە بگەینە ئەستۆ بتوانین خزمەتێکی باش پێ بکەین لە کۆتایی ئاڵێم وەک ئێمەش بەردامەیەکمان دروست کرد و کۆمەڵێ هاوڵاتی بەڕێز لێمان کۆبوونەوە قسەکەی ئێمە ئەوەیە یاخوا ئەو گەرم و گوڕێ لە کوردستان نەبڕێ هەر بمێنێ بەڵام هەر گەرم و گوڕێک هەر کۆبوونەوەیە کەر تەجەموع ببێتە هۆکاریەوەی کە جان لە دەستانی خەڵک و زەرەر بە کۆمەلگاکە نەبوونی باشتر ئەم دیاردەی ئێمە باسمان کرد وەکو دەروون و دیاردە و کوردستان 24 پێم وابێ کەمترین دەستکاری کرا و کەمترین باس کراوە لە میدیاکانەوە دووبارەیەکەمەوە ئەوەندەی میدیا بەشێک لە میدیاکان سەرقاڵی ئەوەن 15 کەس کۆکەنەوە چۆنی تەماتێکی سورۆگرا و سنگی مریشکی تێ بکەن ئەوەندە بەرنامەی باش و جوان دروستکەن بۆی کە خەڵکی کوردستان بەرچاوڕوون بێت ئەوە تا دەیان هاوڵاتی ئەلێرە بەبێ پلان کە کۆبوونەتەوە کە چوونەتە سەر ئەو ڕووداوانە ینی وێنە و چیرۆکی ناشرینیان و ناخۆش و تاڵیان لە مێشتیان ئاتۆمار کردووە کە ڕەنگە ئەگەر لە ڕووی دەرونیەوە ورتری بکەینەوە ڕەنگە هەتا ئەو چیرۆکانە لە مێشتیانە بمێنێتەوە ڕەنگە ئەو بەڕێزەی کە باسی کرد لانی کەم چەند مانگێک لەگەڵ ماڵ و مناڵ و خێزانی خۆیان وەکو پێویست مامەڵی نەکرد بێکەواتە ئەم دیاردانە زەرورە باس کرێ زەرورە بە خەڵک ڕۆشن بیر کرێتەوە بۆی کە پێویستە چی ببینێ و پێویستە چی نەبینێ و پێویستە لە چی کۆبێتەوە و پێویستە لە چیش بچێتە دواوە هیوادارم شتێکمان کردوێ خواحافظ دەستان خۆش